السلام عليكم. ما شاء الله بجان. عليكم السلام ورحمة الله باش وبركاته. ماما ساجان. الله سر برسانك يا ربي. سلامت بیا خوا والله ماما صاحب پرسیارێکم بوو. فرمو. مامۆستا وڵای پرسیارەکە شخصی خۆم نییە بەس برادێکم وید لە ڕوون نایە بێمە مای کۆمشتانە تو چەند جارێک چێتە مایکی مامۆستا تۆ پرسیارەکەم بۆ بکە خزمەت لە ئێمەوە مامۆستا چارەنووس چۆنە و ئیتر نووسراوە نەنووسراوە. مامۆستا سەیدیان ئەم پرسیارە تەوجیهی جەناب دەکەم ئەگەر جەنابت وەڵامی بیتەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باش براكم سلام سپاس. ماما ساجان. وي لراسيا ئێمە دەبێت سێشت بزانین. بەڵێ. یەکەم خوای گەورە علمی بە هەموو شتێکە هەیە. تێگەی؟ ولا يحيطون بعلمه إلا هەموو علمی خوای گەورە و ئێمە هەموو علمی خوای گەورە نازانین. بەس ڕەنگە هەنێک شتەیە ئێمە نەیزانین کە خوای گەورە ئەیزانێ نابێت ئەوەی کە يعني ئێمە ئیتر خۆمان تەسلیم بکەین بڵێن نا خوای گەورە قد جعل الله لكل شيء سببا. خوای گەورە علم و خوای تەقدیری خوای گەورە ئەوەیە بۆ هەموو شتێ سەبەبی داناوە. تێگەی برای بەڕێزم؟ بەڵێ. يعني چارەنووس شتێک قد جعل الله لكل شيء قدرا بۆ هەموو شتێ خوای گەورە تەقدیری داناوە و بۆ هەموو شتێکیش هۆکاری داناوە. يعني لە سنەتی خوای گەورە هیچ شتێک بەبێ هۆکار ناکرێت. تێگەی؟ بەڵێ. بۆ نمونە تۆ ئەگەر نان نەخۆی برسیتە بێ وایە نە بەتاکید. یعنی تۆ ئەبێ بڵێ وەڵام من نان ناخۆم ئیتر بڵان چی ئەبێ چی نابێومانە نەخێر. بۆیە تۆ لەسەر ئەو ژیانەی کە دانراوە بۆت ڕێکار و ئەسبابی دنیا بگرە و پشت ببەسە خوای گەورە. خوای گەورەتر چی بۆ داناوی تۆ نایزانی. جاروا ئینسان لە نەزانینەوە تووشی دڵەڕاوکێ و شتە بێ وای لێتێ لە ژیانە نازانێ ئەمە بکەم نەیکەم خۆ ئەمەی دانا خوایدا نا. تۆ بە شێوازێکی ئەسباب و مسبباتی دنیا و ژین بگرە و پشت بە خوای گەورە بەسە. بۆیە خوای گەورە پێغەمبەر فەرمووی فەرمێ فإذا عزمت فتوكل على الله. ئەگەر تۆ بڕیارێک لەسەر شتیدا پشت بە خوا بەسە. تێگەی برای بەڕێزم؟ بەڵێ. بۆیە ئێمە مادام باوەڕمان بە خوای گەورە هەیە و باوەڕمان بە قیامەت هەیە و باوەڕمان بەوەیە کە خوای گەورە ئەسبابی داناوە بۆ ئێمە و لەسەری پاداشمانداتەوە و لەسەری سزامانەدا ئێمە ئەو ڕێکارە نەبگرین کە خوای گەورە دایناوە و پشت بە خوای گەورە بەسین و دەرەنجامیش لای خوای گەورەیە. زۆر بیر لەوە نەکەین و بڵین خوا هەرچی دانا هەر ئەوەیە وایە بەڵام تۆ نازانین خوا چی داناوە. وانە؟ بەتاکید بەس مامۆستا ببوورە قسەشتە بڕم بەس مەقسەدم ئەلەوە بوو ئەویت هەنێک کەسەیە مەسەلەن خۆی ئینسانێکی تا بڵێ خراپە بەس خوای گەورەش باش دێنێتە ڕێی. هەنێک کەس مەسەلەن نوێژەکە و چاکاکە کەسێکی ساڵحە خوای گەورە خراپ بێنێتە ڕێی. ئیتر مش لە خۆمەوە نازانم ئیتر پێشنیارێکم کرد وتم عەفو مامۆستا وتم خوای گەورە تاقیتەکاتەوە شتەکە دێنێتە پێشی تر بە کەیف خۆتە تۆ باشەکە لە گریان خراپەکە لە چارەنووسمانە شتەکە نووسراوە بەستر بەدڵ خۆتە باشەکە لە گریان خراپەکە ئەو لەوانێت تاخیرنەوەی خوای گەورە بزانە سەبرەگری لەسەریان سەبر ناگری. تر وتم قسەکەی من نازانم غەڵەتی شتێتی نییە. ڕەحمەت لێ قسەکە زۆر جوانە. هاتنە ڕێشتی باش بۆ کافر شەرتی ئەوە نییە کە ئەم کابرا باشە و هاتنە ڕێشتی خراپ بۆ ئەم بڕوادارە شەرتی ئەوە نییە کە ئەمە خراپە. چون خوای گەورە خۆیە فەرمێ وەنەبلوەنەکم ابتلاتانەکەین بالشەڕ والخەیر فتنە. یعنی شەڕ و خێریش هەر بە فیتنەیە هەر تاقیکردنوویە هەیە ئەتەصبیرون هەیە سەبرەکە و هەروەها هەیە خوای گەورە فەرمێ بۆ کافر ئەفەرمێ لنمدهم في طغيانهم يعمهون. بۆی يعني ئەوەنە نیعمەتیان دەینێ بۆی وایەن لێ بێ ئیتر لە ڕۆژی قیامەتە گلەیان نەمێنێ. خوای گەورە لە قورئانە فەرمێ لە سورەی زوخرفە ئەگەر هەمووتان یەک ئومەت بوایەن بۆ ئەوانەی کە کافرن باوەڕیان نییە خانی وامان پێدان پێبەخشین زوخرف بوایە قەسری بوایە ینی هەموو شتێکمان پێدان بۆی ئیتر گلەیان نەمێنێ لەو دنیا. بۆیە ئینسانی ئیماندار شتێک هاتە سەریا ئەمر المؤمن كله خير. ئەمری ئیماندار گشتی خێرە بەڵام ئەمری کافر هەمووی شەڕە. تۆ کە خێرت پێش تووشە بێ شکرەکەی خوای گەورە بۆتە نووسێ بە خێر. ناخۆشی سەڵی تێ دەڕێت ئارامەگری خوای گەورە خێر بنووسێ. بەڵام کافر کە خوای گەورەی دابێت تووشی ناشکریە بێ کە ناشی دابێت تووشی خوتە و بۆڵە دێ. بۆیە ئینسانی مسلمان چاو لە کافر نەکا کافر کە هەیەتی یا ئەمنیەتی. خوای گەورە خۆی ئەم تاقیەکات بەو شێوە جاروایە بە سەقڵەتی جاروایە بە خۆشی جاروایە بە ناخۆشی هەرگی تێکەڵە لەم دنیاە. یعنی ئەوە بەڵگە نییە دلیل نییە کە کەسێک خراپە خوای گەورە ئەیدا بەڕۆی باشە.
عطائی دنیا بەخشینی دنیا پێوە نییە بۆ باشی و خراپی ئینسانەکان بەڵکۆمە خوای گەورە خۆیەتی يؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وانيا بەڵێ براكم مامۆستا جان خوات زای خێرت داتەوە جارێکان ناڕۆی هەتا مامۆستا سامان و منیش قسەیتیان نەکەین ئەم بابەتە فەر مامۆستا سامان قسەیتیا بکە. ئەو سەیبەڕێز جەزاکە الله خێرە تەمانم بابەتێکە زۆر هەڵەگرێ من و مامۆستا سەید و مامۆستا سەید زۆری ڕوون کردوم هیچ ئیزافەیە کەم ئینشەڵا مامۆستای بەڕێزیش کامل کاتچکە بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام ئەسڵ لە دنیا ئەوەیە مامۆستای بەڕێز شێک چەند شوێ پێش ئاماژەیەکی زۆر باش و جوانی پێی کرد ئەسڵ لە دنیا چەند بەشێکە بەشێکی ئەوەیە کە دیاری کراوە و کەس ناتوانێت بگۆڕێ باوکت کێ دایکت کێ مناڵەکان کێ من کەس ناتوانێت بگۆڕێ بەشێکی ترمان هەیە ئەکەوێتە دەستۆ ئەتوانی ئیمان بێری ئەتوانی ئیمان نێری مرۆڤ لەسەر ئەمە محاسبە ئەکرێ مامۆستا زۆر بە جوانی ڕوونی کردو مرۆڤەکان لەو دنیا هیچ کات محاسبە ناکرێن تۆ کوڕکێ بوویتە تۆ بۆچی دەوڵەمەند نەبوویتە بۆچی ئەمانە محاسبە لەسەری ناکرێ تەنیا تۆ محاسبە لەو دنیا لەسەر ئەوەیە چەند نوێژت کرد کە ئەمە بەدەست مرۆڤە هیچ کەس ڕێگرت نییە لە دنیاە بۆچی ئیمانت نەهێنا بۆچی خەیر و سەدەقەت نەکرد بۆچی ئەوەت نەکرێت تا کۆتایی کەواتە ئێمە لەسەر ئیمان محاسبە ئەکرێن بابەتەکانی تری دنیا پێغەمبەر صلی الله تعالی علیه و سلم فەرمووێت ئەم دنیا الله تعالی ئەیدا بە هەموو کەس کەواتە نرخینێ بۆ ئەیدا بە هەموو کەس بەڵام ئیمان ئەیدا بەو کەسانەی کە شایەنین و داوای ئەکەن واتە تۆ داوای ئیمان نەکەی داوای هیدایەت نەکەی پێت نادرێ بەڵام ڕەنگە داوای دنیا بکەی زۆر ئاسان پێت بدرێ ڕەنگی شە پێت نەدرێ بۆی پێ تاقی بکرێتەوە بۆیە مرۆڤەکان لێرەدا ئەسڵ لە دنیاە ئەوەیە بە هەموو کەسە درێ بە کافر و مسلمان و تاقیکردنەوەیشە بۆ هەردووکیان مسلمانێکی هەژار تاقیەکرێتەوە دەوڵەمەندێکی کافریش تاقیەکرێتەوە بەڵام لێرە ئیمانەکە زۆر گرنگە ئەمەی کە ئێمە بابەتەکەی ئێمە لەسەرە خەڵکێکی زۆر وا ئەزانێ بەهەشت و جەهەنەم دیاری کراوە بەڵێ دیاری کراوە جێگەیەک تێ لە بەهەشت جێگەیەک شتێ لە جەهەنەم وایە مامۆستای بەڕێز زۆر جوان هەموو مرۆڤێ دوو جێگەی هەیە بەهەشتێکی و جەهەنەمێکیش هەیە واتە تۆی مرۆڤ دوو جێگەت هەیە بەڵام ئیختیارەکە لای خۆتە هیچ مرۆڤێ ناچار نەکراوە بێ ئیمان بێت تەنانەت فیرعون لە کۆتە لەحظەی ژیانیا الله تبارك وتعالى فەرمێکی الآن وقد عصيت يعني طبعا الآن يك جاءت القرآن الآن زور مشتاق بقرسياته وقت شون بلي بزماني قمان آخر يسكاته يعني وكو أسفيك هذا القرآن أي فرعون لدواء أوهم السماء بوشي أو ندرن إيمان تاورت بويا أصل أويا إيمان مخيرتيا إما شاكرا وإما كفورا شون يكتير بهشت وشون يكتير جهنم بلان بابة الدنيا يكان كنرخينيا يعني حسابي للسرنية هندي أشتي نرخينيا شو كدولة من يوجارين نرخينيا ما هو زي ورس أواني كمردون ليان ببرسة لنا وقبرة يسليان ببرسة لنا وقبرة نرخ الدنيا تشيا الله والله هموي دور كان نرنا يعني هموي شو كان نرخينيا يان بابتي لك حسابي للسرنية وكما وصاء ما جاي بيكر كوري كيتو دولة من يا هجاري أمانة لكيو لدايق ويدولة شي ولاتي أجي أمانة حسابي للسرنية بۆیە ئەم سێ بەشە مامۆستا زۆر بە جوانی شەوانی پێشڕوونی کردێتەوە الحەمدولله استفادەی زۆر باشمان لێکە جەزاکم الله خێر مامۆستا بەڕێز الله یا ڕەبی مامۆستا سەینووری برام و مامۆستا سامانی برام کە من هەردیان ئەکیان مامۆستا سامان برای دایک و باوکیمە بەڵام مامۆستا سەینووری برای دایک و باوکی نییە بەڵام هیچ فەرقێکی لەگەڵ مامۆستا سامانان نییە ئەویش لە ئادەم و حەوا برامە بەڕاستی وتەکانتان زۆر جوان بوو زۆر پڕپێست بوو منش ئیزافەیەکە خەمە سەری ئەویش ئەوەیە ئەو برا ئەز زەمانیش کاک ڕەشە زەنگنە یەک تۆزێ سەبر بگرێت منش ئیزافەیەکی ترە خەمە سەر ئەم بابەتتان ئەویش ئەوەیە کە ئێمە لەم دنیاە ئەبێ بزانین زۆر گرنگە هەموو بە ڕێزێک بزانێ کەوا ئێمە لەم دنیاە هاین لە تاقیکردنەوەیە ئێمە دنیای تاقیکردنەوەیە دنیای پاداش نییە برای نەبی کە نەخاتر ئەو خوا ئێمە لەم دنیاە هاین لە تاقیکردنەوەیە نەک هاین لە پاداشدانەوەیە ئەمە مەسئلەیەکە زۆر گرنگە خەڵک لەمە غافڵە یعنی خوای تەعالی ئێمە هاوردەتە ئەم دنیا تاقیمان نەکاتەوە ئەمە قاعی ئیمتیحانە خۆ بۆ نەمانی هاوردووە لەم دنیا پاداشمان باتەوە هەندێ بەڕێز ئەڵێ آخر بۆ خواوان بۆ کا بۆ ئەمە تاقی دەکاتەوە یەکێ بە فەقیری یەکێ بە دەوڵەمەنی یەکێ بە
لەش ساغی یەکێ بە نەخۆشی یەکێ بە جوانی یەکێ بە ناشرینی یەکێک بە ئافرەتی کە ئیکاتە ئافرەت خوای تعالی یەکێ بە پیاوی خۆ تو نابێ بڵێ خوای ئەمنت بۆ ئافرەت دروست کردووە لا يسأل عما يفعل وهم يسألون يعني من خوا بە فەقیری دروست میکردووە امتحان مەکان زان من ناجح بم یا ناجح نابم فلانە کەسی خوا تعالی بە دەوڵەمەنی امتحانی کردووە بەخوا دەوڵەمەنی بەڵاکەی لە فەقیری زۆر 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 خەتەرترە برا قارون چی وای پێکرد ڕۆیە جەهەنەمەوە دەوڵەمەنیەکەی ئەی هارون ئیبراهیم موسا چی وای پێکرد ببێ بە پێغەمەر و لەو پای پێغەمەر وەرگری فەقیریەکەی یەکاکە خۆمەرج نییە هەر کەسێ دەوڵەمەند بێ ئیتر چاک بێ هەر کەسێک فەقیر بێتر خراپ بێ یان ئەیوب عەلەیهی السەلام 18 ساڵ هەموو گیانیدار ڕزیە کەس بە دەوریان نەما دەوڵەمەنی پارە کشتی دەستدا ئای تعالی فەقیری خست نەخۆشی خست هەرچی ئیمتیحانی ئەم دنیای هەیە بەسەر ئەیوب هات بەڵام سەرکەوتوو بوو ناجح بوو بردی ئەوەی ئەمەیە مەسەلەکان خۆ مردیش لە ئەخیرە هەر ئەمرێ هەرچی کار بەدەستەکانێ حەز ناکەم نایان بێنم بەخوا تازەکان با ناو تازەکان بێنین بە کاتێ باسی فرعون و هامان و ئەمانە ئەکەن کەس نازانێ با ناو نەنێرم بڵێم فلان و فلان و فلان من حەز ناکەم لەبەر نایڤەکەمان بۆ ئەوەی هین نەبێ ئەی کوان ئەمانە کوان ئەمانەی کوان تازەکان کوان خۆ هەموو دنیا بەدەستیانەوە بوو کوان چەند ڕئیس لەم عێراقە هەبووە لە دوای مەلیکەکانەوە چەند ڕئیسی جمهوریاتەوە کوان گشتی مرد گشتی گەڕیاوە بەڵام گرنگ ئەوەیە کێ توانیەی ئەو پلەپایە ئەو دەوڵەمەنیە بۆ خوا بەکاربێنێ کەم کەسەیە بەڵام هەریەکێ بە شتێوەیەک تاقیەکاتەوە ئێمە خوا تاقیمانی کردوتۆ دنیا جێی پاداشدانەوە نییە دارولبەلا قیامەت دارولجەزا لێ پاداشتێ کە مردی لێ پاداشتێ ئەمە عەقیدەی ئێمەیە ئەمە هەرکێ باوەڕی بەمە تر کەفی خۆیەتی بۆ خۆی بڕۆ سەرخۆی باتەقەی دیوارە ئەمە دینی خوایە خوا ئاوا فێری کردوین خی گەورە گوناحی هەموو لایەکمان خۆش بێ کاک ڕەشی زەنگ مامۆستا خی گەورە جای خێرتانداتەوە دەستان خۆش بێ و دەستی هەموو لای خۆش بێ ممنونم زۆر سپاس مامۆستا پرسیارەکەمەوەی کەسێک کە سوێن بە قورعان بخوا چۆن شوێن دەکەی لەسەر لا دەکەوێ لە بۆی تووش بنانەبی قوربانی ئەگەر ئەوێ سوێنەکەی بخا یعنی بۆ نمونە سوێنی خواردن لەسەر ئەوەی شتێ بکە بەڵام ئێستا یعنی نایکات شتەکە و قەزت ئەوەیە سندی خواردوە کە شتێک ئەو شتە نەکا ئێستا دەوێ بیکاش شتەکە ینی شتەکە خراپ نیەکەنەیە بەس ئێستا دەوێ بیکە چۆن سندەکە لەسەر دەکەوی قوربانی ئەوە ئەگەر سوێنەکەی شکان کەفارەتەکەوێتە سەری کەفارەتەکەی بریتیە لە ئەمەی عەرزێکم نانی دەفەقیر ئەدا یعنی 30,000 ئەداتە ماڵێ فەقیر یان بای 30,000 شت بۆ ماڵێ فەقیر ئەسێنێت ئەیدا پیان ئەوە تەواو ئەگەر ئەمە نەیتوانی و ئیمکانیاتی نەبوو بۆ کەسێک هەیە نیەتی یعنی زروفەکە ناخۆشەوەمانە نیەتی ئەوە 3 ڕۆژ وەگرێ بۆن منەوەسە کرێکارێک لە شەر شەقام کە وەستاوە بۆ کار ئەتوانی 30,000 بد پێ بدا بۆ لەسەری لا بکەوێ زۆر ئەوەی ئەوانەی کەوا کرێکارن ئەوانەی کەوا شارەوانی ئیشی شارەوانیەکەن پاکەوانەکان و ئەمانە ئەرە وەڵڵا جالەوە باشترەیە خدا جەزای بەخێرتان ئەمداتەوە ئینشەڵڵا لۆ بەهەش بەکارتان بێ زۆر بەڕێزی ماز دەکەم زۆر مەمنون کە پرسیارەکەتان جوابدەمەوە ئێمە لە خزمەتی جەنابتین ئێمە خزمەت دەکەین تۆ ڕاستە زمانت هەولێریە بەڵام ئێمە زەنگەکە مسلمان کورە زەنگرە کاگە زەنگنە ئێمە خەڵکی کفری و این ئێمە زەنگنە ترۆک و چۆن بڵێ هینە تایبەتیان هەیە لەسەر ئێمە فەزلە تایبەتیان ئەوەش لە گەورەی خۆتانە بەڕێزن بەلای منەوە هەموو هەر مسلمان الحەمدولله الحەمدولله لەخوا بەزیاد بێ لەخوا بەزیاد زۆر مەمنون خدای گەورە جەزای بەخێرتان بداتەوە سەلام عەلەیکوم زۆر بەڕێز عەلەیکم السەلام وەڕەحمەت الله مامۆستا بەڕێزی کاک ڕەشیدیان مامۆستا وەڵامی ئەو ماشەڵڵا کۆمنتەکە ئەوەیە هەر یەک لە ئێمە طبعا ئەوە معناکە ئەدا نایخوێنەوەکو خۆی هەر یەک لە ئێمە پێی وایە زۆرترین تاقیکردنەوەی لەسرە هەر یەک لە ئێمە جا ڕوونکردنەوە لەسەرەوە بدەی کە هەر یەکی لە ئێمە بەش خۆی تاقیکردنەوەی هەیە ئێستا هەر یەکێ لە ئێمە مامۆسای بەڕێزە بینە لە دانیشتە و لایڤێکی کردوێتەوە مامۆسا بە خۆی ئاوا مەسەن جوان دانیشتە وازانێت زۆر بێخەمە بەخوا ئەگەر خەم دنیا کۆگەیتەوە لەوجە نیوەی مامۆسا بێ بەڵام هەر یەک لە ئێمە لە دڵ خۆی وا تێگەیشتووە کە زۆرترین تاقیکردنەوەی بەرەکەوێت بۆ نمونە یەکێ لەو کۆمنتانە کە نووسرا بوو
يعني ئەکرێ هەموو تاقیکردنەوەیان بەسەرمەوە بێ ئای تقریبان ئاوا نووسراوە من نایخن بۆی ئینەکە دەڕوات بەڵام چی ئەفەرمی بۆ کەسانی کە پیان وایە هەموو تاقیکردنەوەیان لەسەر ئەوە ئایا بیرێ لە نیعمەتەکان نەکاتە جوان بۆی جوانتر تێبگێ ببوورەوە زۆر جوانە زۆر جوانە انشاءالله ئەوە منیش و مامۆستا سەیدیش و جەنابیشت هەر حەزەکەم تا قسە بکەین ئێمە خۆمان بەش بە حاڵی خۆمان لەم دنیاە هەر یەکێ بەشمان دراوە ئەوەی هەیەی بەخوا يعني ئەوەی هەیەی لایەنی مادی والله تاقیکردنەوەی قورسی لە بەردەمایە ئەوەی نیەتی تاقیکردنەوەی قورسی لە بەردەمایە ئەوەی کە جوانە تاقیکردنەوەی قورس لەبەرایە تەسەوڕەکەن جوان يعني ئێستا یوسف عەلەیهی سەلام هەرچی توش بوو بەهۆی جوانی ئەو تووشی بوو هەرچی تووشی بوو بەهۆی جوانی ئەو تووشی بوو سبحان الله حەسوودی براکانی کە بۆ هەوەی ئەو کارە ساتە دوای ئەوە ئەمجا لە ماڵی عەزیزی مسرە بەهۆی جوانیەوە چی کارە سات سجد کراوە سژنەوە ناڕەحەتی ناخۆشی دەربەدەری بەڵام ئەو هەموو ناڕەحەتیە گەورەی کرد ئەوانەی کە ناشرینن يعني خوای تعالی دیمەنێکی ناشرینی پیان داوە خوای تعالی هەر ئەوانیشی تاقی کردەوە بە دیمەنی ناشرین بەڵام لە لایەکی ترەوە خوای تعالی زۆر شتی پێداون من خەڵک ئەناسم دیمەنی ناشرینە شکر شێوەی بس سبحان الله خوای تعالی کەمترین تاقیکردنەوەی توش کردووە هەبەس ئەلەوەیە ناڕەحەتە بەڵام لەولاوە يعني الحمد لله امكانياتي مادي بيداوا تشيت بيداوا تشي بيداوا يعني لش صاغي بون من على لش صاغك خوي بخوي سروي قشتيتي هيا خوي تعالى لشي صاغ كردوا بلام امكانياتي مادي بينا داوا هيا نخوشه بلام دوله منا دكتور محمد حسن باسي قسيك كا باسي كابرايك كا كدعوتي كردوا كاتك بو دعوه وبانغواز شو من بو اوروبا لبي لماليكا بيايك دعوتي يعني كردوا ايود اوي تصور ناكري لخواردن او بياو يما داينابو ئەویت کە لەسەر سفرەکە دانیشتین خۆی هیچی ناخوارد ئەڵێ من شوتم ئەی تۆ چۆنە بە هیچ نەخۆیت و سیر ئێمە بکەیت و دانیشین ئەویت من بەس ئێوە بخۆن تێر لە خواردنەکەی ئێوە ئەخۆم ئەگینا من منع کراوم لە هەموو ئەمانەی کە ئێوە ئەیخۆن من لێم منع کرا دکتۆر منعی کردو سبحان الله ئەیتر سەیرەکە هەر یەکێک خوای تەعالی بە شتێ تاقی کردوتەوە یعنی من جاری وایە تاقیکردنەوەکان چێژی لێ بینم من جاری وایە تاقیکردنەوەکان چێژی لێ بینم يعني لەبەرەوەی سەیرەکەم خوای تەعالی بڕێ بۆ نمونە کامتان ئێستا رازین 5 ساڵ 6 ساڵ مناڵی نەبێ جنی هێنا بێ 5 6 ساڵ مناڵی نەبوێ ژنەکەشی و خۆشی هەر ڕێگای لەبەر خاتری خوا گەیشتنەتە یەکتر و ڕێگای دینیان گردۆتە بەر و ئەمانە 6 ساڵ 7 ساڵ مناڵی نابێ دکتۆر بکە ئەملا بکە ئەولا بکە دوای ئەوەش کە مناڵیان ئەبێت لەسەر یەکتری 4 کەڕولاڵ 1 2 3 4 قورسە بێبی خەرە بەر چاو خۆت مناڵت لە دایکە بێ کە ڕوولاڵە هیچ نابیسێ هیچ ناتوانێت قسە بکە ئەم لە ئەولاد گشتی مناڵی هەیە و مناڵی خەڵکشتی ساغا هین تو کە ڕوولاڵە مناڵی خەڵک هەمووی ئەڕاتە مەکتەب مناڵی تۆ نابێ بڕاتە مەکتەب لەبەرەوەی کە ڕوولاڵە مناڵی تۆ خەڵکی تر بڕاتە هەر شوێنێ توانێت ئیش بکە مارکێتێ بێ شوێنێ بێ دائیرەیە بێ تەعینە بێ بەس مناڵی تۆ کە ڕوولاڵە ئەی بیتە مارکێت ئەڵێ مامۆستا من چی لەگەڵا بکەم خۆ ناتوانێت قسە بکە ئەی بیتە لە هیچ شوێنێک جێی نابێتەوە نە لە مەکتەب نە لە خوێنەواری نە لە یعنی زۆر قورسە زۆر ئەم مناڵە بەردەوام مەویسە بەردەوام ناڕەحەتیە بینێ بەردەوام قورسیها لەسەر شانی ئابیری لێ بکەرەوە ئەمە ژیانی من بووە تێگەی لەبەر خاتری مناڵی کەڕولاڵ من زێدی باوباپیرانی خۆم بەجێڵاوە کە حەزەکەم ئێسەیشە جەنازەکەم تەنها لەو شوێنە بنێژرێ بەس من بەجێم هێڵاوە هەم لە خۆم بە غەریبە زانم کە لە وڵاتێکم لە شوێنێکم يعني خۆم تیا غەریبە بینم ئەگەر چی هەمووشی هەبرا و دۆستن بەس يعني غەریب هەستەکەم غەریبم لەم شوێنە چونکە من شوێنێکی ترە بەڵام لەبەر خاتری ئەوەی کە مناڵەکانم نەفەوتێن هیچ نەبێ ژیانە نەفەوتێ گەشتم ئەم شوێنە ناڕەحەتی ناخۆشی بەڵام من بەردەوام بیرم لەوە نەئەکردەوە قەت نە من نەخێزانیشم و ئەوانەی شایەتن ئەو دوو کەسە لەسەر خەتن شایەتن کە ئێمە قەت بۆ شوێ بیرمان نەکردو نەوەڵڵا بە پێچوانەوە لەزەتمان لێ بینیوە بە پێچوانەوە دائیمەن هەر ئەم ئێوارە مندانشون لەگەڵ ماڵم ناڵە باسی باڵی فلان مەشاکلیانەیە ماڵی فلان کوڕەکەی ئەمەی کردو ماڵی فلان کوڕەکەی کارەساتێکی وای کردو منتم سوپاس بۆ خوا کە خۆی تەعالی ئەمەی لە ماڵم پاراستووە سوپاس بۆ خوای تەعالی کە مناڵەکانی ئێمە الحەمدولله کەڕولاڵن بەڵام مامۆسامانن دەرسمانە دەنەوە بەڵام دەستمانەگرن ئەگەر تەمەڵێکمان گرێ بۆ نوێژ جەماعەت تێن بە زۆر هەڵمانە سەرنیە لە ماڕۆی بۆ مزگەوت
مناڵەکانمان الحەمدولله بەهۆی ئەوانەوە خوای تەعالا لە چاو نفوس پاراستمانێتی بەهۆی ئەوانەوە خوای تەعالا ئیشێکی کردووە من چوومەتە هەر مزگەوتێ لە مینبەرەکەی وتمە کاکە خەڵکی نەبزانن کە من 4 مناڵم کەڕولاڵە وتم با کەس وا نەزانێ ئەگەر نیعمەتێکی ترمان هەیە وا نەزانێ بێ خەمین و حەسادەتمان پێ بن بۆی بزانن کە ئێمەش ئەگەر لە لایەکی ترۆ خوای تەعالا شتێکی پێداوەتین دەیەها شتی ترمان نوقسانە ئەمە هەمووی من لە ژیانی خۆما بینیمە کە الحەمدولله من بیر لەوە ناکەمەوە کە مناڵەکانەمان بیر لەواکەم الحەمدولله جا سەیرەکە لە گشتی سەیرتر چییە خۆشیەکە لە چییە ئیمتحانەکە لە چییە با بۆتانی باسکەم ئەمە خۆشیەکەیەتی خۆی من دوو کوڕ و دوو کچم کەڕولاڵن گەورەیانمان کرد الحەمدولله هەمووی گەیشتۆتە نسیبی خۆی بەس خۆشیەکەیان لە چییە دوو کوڕەکەم دوو کچیان خواستووە کەڕولاڵ و دوو کچەکەشم شویان کردۆ دوو کوڕی کەڕولاڵ خۆشیەکان لەمەیە ئەمەیان زۆر خۆشە کار ئیسە ئێمە لە مەجلیسە دانشین مامۆستا سامان جار وایە دانیشتووە هەشت دانیشتون هەشتن مناڵیشان لەوانەیە ببێ احتیمالێ مناڵەکانیشان لە داهاتووە ئەو شتانێت یابێ هەشتن جاری وایە لە هەر مناسبەیەکا ببین ئەم هەشتی ترش لەگەڵ خۆیانە دێنن هەرێکی هاوڕێیەکی یا لەگەڵیە ئیتر ئێمە غەریبین لە ناوانە الحەمدولله سپاس بۆ خوا کە ئەمە باسیەکەم بەس بۆ ئەوەی مەبەستم باسیەکەم بۆ جەنابتان تاوەکو ئێوە تێ بگەن کە کەس بێخەم نییە بەڵام الحەمدولله تۆ ئەبێ نابێ بیراوە بکەیتەوە بیرکەیتەوە بێڵێ الحەمدولله من کە خوای تەعالا ئەمەی لێ سەندمەتەوە بەڵام خوای تەعالا دەیەها شتی تری پێ بەخشیوم الحەمدولله ئاوا بیرکەنەوە بەڕێسان ئەمە نیعمەتە مامۆستا سەینووری جەنابتان چییە فەرمن السلام عليكم مەڵای مامۆستاگیان ڕاستی من جەناب تەناسم و مامۆستا سامان و ئەمانەش یعنی لە تەمەنێکە تەمەنێک زۆرە کە چی ناخۆشی هاتە سەرمانە و لەگەڵا خۆشیش هاتوۆتە سەرمانە یعنی ئێمە خوای گەورە زۆر جوانە فەرمیێ ئەمان تا بۆین ئەتەسبیرون ئایا سەبرەگرن ئایا ئێوە ئەهلن بووە زۆر جار لە حەدیثا پێغەمبەر فەرمیێ وتراوە البەلاء تأتي على قدر الإيمان هەر کەسێک ئیمانی باش بێ خوای گەورە بەڵا هەروەها بەڵا ئینسان دروستەکە ئەبتیلا ئینسان دروستەکە یعنی ئەڵێ ئەگەر یوسف سبحان الله مامۆستا لەم ماوە شتێکم خوێندووە ئەڵێ پیاوەکە بوو محتاجی هەنێ پارە بوو هەرچێکە دەستی ناکەوت ئەڵێ ڕۆشم وەڵام مرور پۆلیس گرتمی ئەڵێ پۆلیس گرتمیان بردمیان ئەم لا ئەو لا عین کردیان سجنەوە ئەڵێ کردمیان سجنەوە بردمیان بەلای جەماعەتی خەڵکی زۆر خراپی تیا بوو ئەڵێ خوایە دوعامەکە خوایە من بۆ هاتمەتەوێرە من هیچیت گویی شتێوام نەکردەکە بێوەمانە ئەڵێ سێکم پیاوەک لەولا دانیشتووە ئەویشیان گرت بوو ئەڵێ وتی وەرە دانیشە لای وەڵام دانیش و باسی یەکتریمان کرد و این بوو وتی وەڵای من پیاوێکم وتی زۆر دەوڵەمەندم زەکاتم تۆزیع کرد بەسەر خەڵکە کوڕەکەم ئیشەی خراپی کردو منە لەسەر ئەو گرێت تا ئەو تەسلیم نەبێ من بەرنادەم ئەڵێ بەڵام پارەی هەندێک زەکاتم لا ماوە مادام تۆ دەرەچی ئەیدەمە تۆ بەشکم تۆ ئەو ئیژەی خۆتی پێ دەبرکەیتەوەمان ئەڵێ لە خۆم بیر کوت باشە خوای گەورە ئەم ڕزقەی منێ خستۆم سجنەیە سبحان الله یعنی جار وا هەیە تۆ خوای گەورە شتێکی لە شوێنێکا بۆ دانا ئەددا بۆ ئەوێ شتەکە لەوەیە تۆ ئەو تۆیە مامۆستا ئەیخەیتە ناو عەرزە لە ناو عەرزە ئەبێ ئەو بارانە لە عاسمان کوتێ ئەیکوتێ لەواچێ لافاو بۆ خەڵکێتر هەڵسێ لەواچێ خەڵکێتر خانی تکە بکە لەواچێ خەڵکێتر لەو باران زەرەکە بەڵام ئەو بارانە بۆ تۆدا بەرێ ئەو تۆ دوای چەندێک سەوزە بێ ئەو سەوزبوونە کێ لێخوا حیوانات لێخوا دوای تۆش بەرەکەی لێخوایسێ هیچ شتێک بە ئاسانی دەست ناکەوێت خوای گەورە هەموو شتێکی خستە شوێنێکە بۆی ئێمە بۆی بڕۆین قل سيروا في الأرض فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور يعني ئێمە هەموو شتێک خوای گەورە بۆمانی دابین کردووە بەڵام ئەفەرمێ بڕۆن خوای گەورە فەرمێ وسخر لكم ما في الأرض جميعا هەرچی لەسەر عەزاب بۆ ئێوەیە بەڵام سيروا في الأرض بەڵام بەدوایە بگرن جاروای خوای گەورە ڕزقی تۆی لە شوێنێکە دانەوە تەلەبە ئەگەرەک و تاقیکردنەوە شەو ڕۆژ نەخوێنێ و ئیلاک نەوێ و ماندوو نەبێ ناکاتە ئەوەی کە ئەو ئێوێ بۆیە بەڕاستی ئێمە کاتێکە خوای گەورە شتێکە ئینتەڕێمانە بزان دڵنیا بە شتێکی باشی بۆ داناوی چون شتی باش بە ئاسانی دەست ناکەوێت بەهەش بە ئاسانی دەست ناکەوێت خوای گەورە بە کەسی نەوتە بەڵام بەینەڵەتی ئین الله مع الصابرین خوای گەورە لەگەڵ سابرەکانە خوای گەورە لەگەڵەکە چۆن ڕقی لێتی کاتێک کە ئارامی پێ بەخشێمانە بۆیە بەڕاستی ئێمە لە هەر بەڵاو مسیبەتێکە تێ سەرمانە وەڵڵاهی خێرێکی تایە وەڵڵاهی مامۆستا ئەو مناڵانەی تۆ کە ئاوانە سبحان الله لەواتێ خەڵکانێک هەبێ
تووشی کێشیان کردو تەقەیان کردو پیایان کوشت بێ کێشیان دروست کردووە وەڵی من باسییان بۆ کردم حکایەتێنە هەر من خزم نزیک خۆمان 5 کچیان نەبوو سبحان الله مناڵیان نابوو کوڕیان نابوو ئەوەنە داوای کوڕیان کرد خی گەور دوای 5 کوڕێکی داپیان وەڵا ئەو کوڕە بۆ بەڵا بۆیان دوای خۆی کوشت و یەکێ تریژی کوشت و یان سبحان الله تەمەنیانەکان خۆزگامیش کچی بووە بۆی ئێمە جاروای خی گەورە کە شتێک ئەوێ پێمان بڵێ کە ئەمە بۆ تۆ باشترە چون خی گەورە حەکیمە عەلیمە خەبیرە وەڵا خی گەورە لێمە جاتە ئێمەی خۆشوێ چی باشە ئەوەمانەداتێ ئەگەر لا ئێمەش وعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا هر أونا خيري تيجا هاتوا قال لين يشونو شوني مان بوي براسي هر كسي برازي بقدري خواي جورا رازي أكا بقدري خوي السلام عليكم ورحمة الله وبركاته كلنا زامتو تشي بس بيان بلي تو أب سالة لك وديني وشيء ما هذا أما لجنابته في والله أو ضل من أدي بيش أو جماعتك نسر شاشة آوي ضلي من الدا آوي ضلي من سلامة الله باورك كجيوم لك سكان بوم بكري بال ما قردو أفريما أسمعنا أنا خوش ربي خوي تعالى بتفارس ما مستسلما بما مسا خالد إن شاء الله جنابيان سلام ورز مان هيا بوي جنابيان أجر هندي دعاء من بوكاو وتعيب لايفك أمشو مان دين إن شاء الله ما وسجن سلامي إخواتان لبي قربان أخواتان لبراي عزيز مان لبراي خوش هاي جورا سلامتك والله حقيقة دبي دعاء كان عادي توبن بلام فرموده شي پیغمبري خوای صلى الله عليه وسلم باز دكم لپاشن دو قولي علي رضاي خوای لبي باسي دكم كلسر او جياني كتي دادجين حقيقة ان شاء الله دعاء كان بوتو لدقرم بلان بو وي ببيتا مدرسك باسي قصي پیغمبري خوای تدا بكري بو قيامت ما ان شاء الله خوای جورا موفقتان كام الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه داواکارم لە خوای گەورە و میهرەبان خوای گەورە بۆ خاتری ئەسما و سیفاتت ناوە جوانەکانت یا منتەقیم و یا جەبار یا ڕەحمان و یا ڕەحیم خوای گەورە ئەجر و پاداشی مامۆستای بدەیەوە بە زیاتر و باشتر و چاکتر خوا لە مامۆستای ڕازی بی و لە پاشان باقی مامۆستا کەمال و مامۆستا سامان و خوای گەورە لێتان ڕازی بێن مامۆستا گیان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال نام رسول الله صلى الله عليه وسلم على عصير فقام وقد أثر في جنبه قلنا يا رسول الله لو اتخذنا لك وطاء فقال ما لي وللدنيا ما أنا في الدنيا إلا كراكب استظل تحت الشجرة ثم راح وتركها عبد الله كوري مسعود فرمي بيغمري خوا عليه الصلاة والسلام لسر حسير خوتبه كهستا شوينواري حسيرك لتنشتي ودرس بو يعني ديار بو ئێمەش گوتمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشتێکی نەرمت بۆ ڕابخین فەرمی خۆشەویستیم بۆ دنیا نییە لەو دنیاە وەکو سوارێک وامە بسێتە لای سێبەرێک ماوەیەک پشوو بدات و دوایی بەزێ بێڵێ ینی ژیانی دنیا ئەوەندە کاتیە بای ئەوەی ناکە ئینسان شتێک بکە ینی زەرەدێک لە خۆیدا عاقیبەتی خۆی وێران کە زانایانیش دەفەرمون بۆیە عەلی ڕەزای خوای پەروەردگاری لێ بدەی فەرموو عەجیبت لمن نسي الموت وهو يرى من يموت سەیرم دێ لە کەسێک مردنی لەبیر کردو و لە کاتێکیشدا دەبینێ خەڵکی وەفات دەکات و دەردەچێت لە ژیانی دنیا عجبت لمن يرى أنه ينقص كل يوم في نفسه وعمره وهو لا يتأهب للموت سەیرم دێ لە کەسێک دەبینێت تەمەنی بەرەو کەمی دەڕوا لە هەنگ لاواز دەبیکا کە هەر یەکێک لە ئێمە بەرەو پیری دەڕوا وردە لاواز توانای ڕۆشتنی کەم دەبێتەوە توانای خواردنی کەم دەبێتەوە مەبەست ئەلەوەی زانان دەفەرمون جا لە پاشان هیچ ئامادە باشەشی نەبێ بۆ مردن و قیامەتی کەواتە ئەلفەرح بالدنیا حمق دنیا بەڕاستی یعنی ئینسان بێ عەقڵە بەڕاستی خۆی بۆ دنیاەوە لێ بکە ینی خۆی بدۆڕێنێ بەڕاستی دڵخۆشی بە دنیا جێریەتە چکە هەمومان دەزانین عاقیبەتی هەر یەکێک لە ئێمە بۆ ئەو مردنێ و بۆ س دروست بوون ینی ئینسان شتێک نەکە لە ژیانی دنیادا خۆی بدۆڕێنێ بەڕاستی چکە ئەو دنیاە ینی هەسەن ئیسان شوێن هەوا و ئارەزوەکانی بکەوێت زەرەدەشی گەورە دەکات جا لە عاقیبەتدا بۆ ناو قەبرێکی هیچ کەسێک بە فریاد ناکەوێت ئیلا ئەو عەمەل و کردەوە نەبێ بۆیە ئێمە دەبێت ئەو برابین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی دڵسۆز بین
بۆ یەکتر کە وەفاتمان کرد بەڕاستی خەڵک بۆمان بمرێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وما ترددت عن شيء أنا فاعله ترددي عن نفس المؤمن يكره الموت وأنا أكره مساءته لحديث قدسي دەفەرمێ خوای گەورە دەفەرێن لە هیچ شتێکدا دوودڵم تەنها لە ڕۆحکێشانی ئینسانی ئیماندار نەبێ چکە پێی ناخۆشە پەروەردگار زەوی بەوە ئاوادانە چکە ئینسانی ئیماندار ینی هەرگیز پەنا نابا بۆ بە ڕووخاندنی هیچ کەسێک یان پشتی خەڵکی لە زەویدا یان خیانەتی لێ بکە بەداخەوە کە ئێستا لە کۆمەلگایەکی داین کەسانێک دەمامچیان کردووە زاهیران دەڵی پیاوی چاکە کە تەماشا دەکەین لە ئەسڵ داوانیە با ئێمە ئەو پیاوە بین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی چکە ژیانێکی کاتی وەڵاهی ئەگەر هەر یەکێک لە ئێمە بزانێ ئەو مردنە هەیە هەرگیز و هەرگیز نابێ هەر پێش بکەنی بەڕاستی إذا قمت في صلاتك فصلي صلاة مودع رسولي خوای صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر هەستای بۆ نوێژەکەت وا بکە کە ئەنەما خوای دەبینی کاکە یعنی ئەو دنیا کاتیە داواکارم لە خوای گەورە مامەستای مۆفەقە وڵاهی مامەستا لەبەر ئەڵای خۆشم دەوی بەڕاستی زۆرم خۆش دەوی یعنی زۆریش ئیسیفادەم لە چەند کتابێکی جەنابەت کردووە تەئسیراتیشم زۆر لەسەر دڵ و دەرونی دروست بووە زۆر کتابی جەنابەتم خوێندوتەوە ڕۆژێک لە ڕۆژان دوعام کردووە تومە خوای مامەستان پێ بناسێنەوە یەک داواکاریمە بوو خوای گەورە بۆی جێبەجێ کردم کە مامەستا تاریخی پێ ناساندم وەڵاهی هەموو کاتێککە دەمخوێن لە سێمانی لە هەولێرێ دوام دەکردم خوای مامەستا تاریخم پێم ناسێنی دەبێ خوای ئەو مامەستا تاریخە شێبێ ئەڵڵا ئەوەی بۆ جێبەجێ کردومە داوا لە خوای دەکەم مامەستا تاریخی مۆفەقە لە دنیا و قیامەت خوا لێت ڕازی بێ مامەستا بەڕاستی خۆشم دەوی لەگە مامەستا سامانی هەر ئەوە ڕوبەڕوو بینی من لە فەیسبووکی هەردووکتان خوا مۆفەقتان کە گەرنم ئازاکن بۆی ئەو شتانم باس کرد بۆ ئەوەی ببێتە یادێکیش بۆ قیامەتمان و باسی پێغەمبەر و صلی الله علیه وسلم لە پاشان قەولی عەلی کوڕە بوتاڵم کرد خوا سەرکەوتوتان کە مامەستای خۆشەویست مسەیان سپاس دەکەم سپاسی هەستەکان دەکەم خوا خۆی ئەگەدارە کە ئەنووسرێ لە مامۆسا خالید یەکسەر حەز دەکەم تۆ بێی لەبان بۆست لەگەڵ ماوی ئەمەش محەبەتێکە دیارە بە ئاسانی دروست نابێ ینی بۆ گشت کەسێ من زۆر جار لەگەڵ دۆستان و خۆشەویستەکان مەباسی ئەوم کردو ئەڵێ محەبەت شتێک نییە ینی بە زۆر بێ ئێمە جاری وایە کەسێکی زۆر یعنی زۆر نزیکە بەڵام ناتوانانی خۆشت بوێ زۆر هەوڵ ئەدا خۆشەویستی بۆ دەربڕێ بەڵام تۆ ناتوانانی لە ناخی دڵتەوە خۆشت بوێ بەڵام خەڵکانێک هەیە یعنی تۆ بەس بە دیتنیان بەس بە گوێگرتن لێیان بەس بە ناوبیستنیان جاری وایە لە ناو دڵتا خۆشەویستن ینی بەس بەناوینێ ینی من زۆر کەسەیە بەڕاستی وەکو چۆن بڵێ نەمدیوە بەڵام خۆشم ویستووە بەس گوێم لێ بووە بەڵام خۆشم ویستووە سپاس بۆ ئەڵڵا کە ئێمە ئەم برایەتی و خۆشەویستیانە کە هەیە کە یعنی لە ناویەکە ئەم خۆشەویستیمانە کە هەیە الحەمدولله لەبەر خاتری خوایە لەبەر خاتری دنیا نییە هیچ کامە لە ئێمە تەماحی دنیامان نییە لەم خۆشەویستیەکە هەیە ئەوەیشە نیعمەتێکی زۆر گەورەیە منیش بەخوا خۆشمەوێ مامۆستا بەخوا خۆشمەوێی بەخوا مامۆستا سەینووریم زۆر خۆشەوێ بەخوا ئەم خوشکبرایانە کە وەک ئاشنا بووین وان پیاتوە ناتوانم مەجلیسەکەتان بەجێ بێڵم وان پیاتوە هەموو شوێک ئەگەر حتا جاری وایە حاڵەتی نەفسی کاک محەممەدی خۆشەویستمان نووسی مامۆستا ئەمڕۆ حاڵەتی وەکو ئەس دەکەم حاڵەت تەواو نییە سیحەتت لەو کاتە مەجال نەبوو جوابی بەمەوە جاری وا هەیە حاڵەتی جەستەیت یان حاڵەتی دەرونیت ئامادە ئەم مەجلیس و لیقاء نییە بەس کە دێی دڵت مرتاحە بێ دێی ئیسراحەتەکەی دێی کاتێ دیتە ناو مەجلیسێک کە ئەهلی ئیمانی تایە دڵت خۆشە بێ الله خوای تعالی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی لێمانی قبول کرده بێ داوای لێ ئەەکەم لێمانی قبول کرده بێ من خۆم بە شایستانە حەزم کرد ئەم شەو ئەمە کە بەمە دەست مامۆستا خالید بەڵام ئاخری گەڕانەوەی مامەستا واللهی شەرم لێ دەکەم واللهی مامەستا واللهی ئەوەندەم خۆش دەوی ینی تاکە دوعایە کردبم لە ژیانم هات بێتە دی جەنابتی پێناساندم واللهی العەزیم ئەوە دوعای من بووە پێش ئەوەی ینی ئەوە بە خزمەتیشت بکەم الله لێ ڕازی بێ الله لێ ڕازی مامۆستا
بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم لا تؤاخذنا بما فعل السفهاء منا. اللهم ربنا لا تؤاخذنا بما فعل السفهاء منا. اللهم لا تؤاخذنا بما فعل السفهاء منا. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك مما لا نعلمه. اللهم أقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك، ومن طاعتك ما تبلغنا به جنتك، ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا. ومتعنا بأبصارنا وأسماعنا وقواتنا ما أحييتنا، واجعله الوارث منا، واجعل ثأرنا على من ظلمنا، وانصرنا على من عادانا، ولا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا تسلط علينا بذنوبنا من لا يخافك ولا يرحمنا. اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا، وكره إلينا الكفر والفسوق والعصيان. اللهم اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا، وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا، ربنا إنك رؤوف رحيم. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. ربنا اصرف عنا عذاب جهنم، إن عذابها كان غراما، إنها ساءت مستقرا ومقاما، إنها ساءت مستقرا ومقاما. اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى. اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى. اللهم إنا نسألك بكل اسم هو لك سميت به نفسك، أو أنزلته في كتابك، أو استأثرت به في علم الغيب عندك، أن تجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وهمومنا. اللهم اجعل القرآن حجة لنا ولا تجعله حجة علينا. اللهم اجعلنا ممن يقرأ القرآن فيرقى، ولا تجعلنا ممن يقرأ القرآن فيذل ويشقى. اللهم ذكرنا من القرآن ما نسينا، وعلمنا منه ما جهلنا، وارزقنا تلاوته وفهم معناه آناء الليل وأطراف النهار لعلك ترضى. اللهم حبب إلينا الإيمان، اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا،
وكره إلينا الكفر والعصيان اللهم وكره إلينا الكفر والفسوق والعصيان ربنا اغفر لنا ولوالدينا ربنا اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. يا ربي خوايا بخاترنا وجوانا كانت وخاتر اسمي عظمي خوت يا رب ليتبارينا ويا ربي لمن خوش ببي يا ربي إيمان من سلامتكي يا ربي خۆشەویستی خۆت بخەیتە دڵمانەوە یا ربی خوایە بخاتن ناوەجوانەکانی خۆت خۆشەویستی ئەو کەسانش بخەیتە دڵمانەوە کە تۆیان خۆشەوێ کە پێغەمبەرەکەتیان خۆشەوێ کە قورئانەکەتیان خۆشەوێ یا ربی خوایە بمان بخەیتە سەر ئەو ڕێگایەی کە ڕێگای پێغەمبەرەکەتە یا ربی خوایە بخاتن ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت بەردەواممان بکەی لەسەر ڕێگای ڕاستەقینە کە ڕێگای پێغەمبەرانن ڕێگای ئەوانن کە نیعمەتی خۆت ڕشتوتە سەریانە لە پێغەمبەران و لە ڕاستگۆیان و لە شەهیدان و لە پیاوچاکان یا ربی خوایە ڕێگای ئەوانەمان نەمان خەیتە سەر ڕێگای ئەوان یان ئەوانەشی کە وێڵ و گومڕابوون یا ربی خوایە لەسەر ڕاستە ڕێگا بەردەواممان کەی جێگیرمان کەی ئیستیقامەمان پێ ببەخشی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت یا ربی خوایە بمان کەی بە هاوڕێی ئیمانداران هاوڕێی باوەڕداران هاوڕێی چاکەکاران یا ربی خوایە هەر لەم دنیاە خەڵکی خراپ نەکەی بەتە هاوڕێمان یا رب العالمین یا ربی خوایە کوردستانمان و هەموو وڵاتانی ئیسلام پڕ بەرەکەتکەی بەرەکەت و ڕەحمەتی خۆتی بەسەرا بڕێژی یا ربی خوایە بەرەکەتی ئاسمان و بەرەکەتی زەویمان بۆ دەربێنی یا رب العالمین خوایە ڕزق و ڕۆزیمان بەرفراوان بکەی یا ربی خوایە محتاجی دەستی هیچ کەسێک و هیچ نامردێک و هیچ خراپەکارێکمان نەکە یا رب العالمین خوایە یا ربی خوایە احتیاجی دەستی هیچ کەسێکمان نەکەی یا ربی خوایە احتیاجی دەستی هیچ کەسێکمان نەکەی کە تۆ ناناسێ کە نامردە و منەتەکا بەسەرمانە و ئەوێ بەهۆی ئەو احتیاجی ئێمەوە زەرەر لە دینەکەمان بدا یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لە کاربەدەستی خراپ بە دوورمان بگری یا ربی خوایە هەر کاربەدەستێک هەر بەرپرسێک لە وڵاتانی ئیسلامە تعدا لە مسلمانان ئەکا دەربەدەریان ئەکا خراپەیان بەرامبەر ئەکا یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لە کۆڵمانی کەیتەوە یا ربی خوایە لێمانی بە دوور بگری یا ربی خوایە دەسڵاتەکەی لێ بسێنیتەوە یا ربی خوایە دەسڵاتەکەی لێ بسێنیتەوە کەسانی چاک و داوێن پاک و دەست بە دەستنوێژ و ڕێک و پێک خوایە ئەوانە ببن بەکار بەدەستی مسلمانان یا رب العالمین کەسانێک لە تۆ بترسن بەزەییان بە خەڵکا بێتەوە عدالەت و دادپەروەری فراهامکەن لە وڵاتمانە یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە یا ربی خوایە لە باوک و دایکمان خۆشبی یا ربی خوایە لە مردوەکانمان خۆشبی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەو بەڕێزانەی کە لێرە لەم مەجلیسە لەم دێوەخانە مبارەکە لەم مەجلیسە پڕ خێر و بەرەکەتە ئامادەن خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە شیفایان بدەیت یا ربی خوایە شیفایان بدەیت یا ربی یا شافی الله شیفایان بدەیت خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە هەر بەڕێزێک هەر برایەک و هەر خوشکێک کە کێشەیەکیان هەیە و حەزەکەن ئێستا من ئەو کێشەیە عەرزی تۆ بکەم یا ربی خوایە من بە نوێنەرایەتی هەمووان خوایە ئەو ئەپاڕێمەوە لە تۆ یا ربی خوایە کێشەی هەمومان حەلکەی یا ربی خوایە خێری دین و دنیا بخەیتە هەر کارێک کە ئەیکەین هەر گفتارێک کە ئەیڵێین یا ربی خوایە ئەوەمان گیراوی هەیە گیراوەکانی دەرباسکەی یا ربی خوایە ئەوەمان قەرزارە یا ربی خوایە ڕەحمی پێ بکەیت و قەرزارەکانی بۆ بدەیتەوە خوایە یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەوەی کار و کاسبینیە خوایە بۆی ئاسان بکەی یا ربی خوایە ئەوەی ژیانی هاوسەرایەتی حەز لە ژیانی هاوسەرایەتی ئەکا و تا ئێستا دەستی نەکەوتە خوایە بۆی ئاسانی بکەی یا ربی خوایە هەر هاوسەرێک هەر ژن و پیاوێک هەر برا و خوشکێک حەز لە مناڵەکە خوایە مناڵی ساڵحیان پێکەرم بکەی یا ربی خوایە ئەوانەی کە کێشیان هەیە لە ناو خێزانیانە خوایە کێشەکانیان بۆ چارەسەر بکەی یا رب العالمین خوایە یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت یا ربی خوایە ڕەحم بە هەموو فەرمانبەرێک هەموو کەسێک کە لەم وڵاتەیە خزمەت ئەکا خزمەتی خەڵک ئەکا یا ربی خوایە ڕەحمی پێ بکەی ئەوانەی کە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە ئەپارێزن یا ربی خوایە هیدایەتیان بدەی ڕزق و ڕۆزیان بەرفراوان بکەی وایان پێ بکەی کەوا لە پێناوی تۆیە خزمەتی ئەم خەڵکە بکەن نیەتیان ساف بکەی نیەتیان پاک بکەیتەوە کەوا خزمەتی دین و عەقیدە و نیشتیمانمان بکەن یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین خوایە
یا ڕبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە لەم بەندەی زەعیفە خۆش ببی یا ڕبی خوایە من خۆم بە شایستەوە نازانم لە تۆ بۆ پاڕێمەوە یا ڕبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت وامان پێ بکەی وامان پێ بکە یا ڕبی ڕوومان هەبێ لە ڕۆژی قیامەتە سەر بەرزکەینەوە بگەینە خزمەتی پێغەمبەرەکەت و شانازیمان پێوە بکات یا ڕبی خوایە بەدەستی مبارەکی پێغەمبەرەکەت لە ئاوی کەوسەرمان نۆش بکەی یا ڕبی خوایە تێپەڕبوونمان بەسەر پردی سیراتە ئاسان بکەی ڕۆژوو قورئان شەفاعەتمان بۆ بکەن و بە ئاسانی بەسەر ئەو پردە سامناکە ئەو پردە باریکە یا ڕبی خوایە کە جەهەنەم لە ژێرایەتی بە ئاسانی بەسەریا تێپەڕ ببین و بگەینە ئەو بەر و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشوازیمان لێ بکاو یا ڕبی خوایە بەهشتی بەرین بە نصیبمان بکەی لە جەهەنەم بە دوورمان بگری یا رب العالمین یا ڕبی خوایە بەهشتمان بە نصیب بکەیت و لە جەهەنەم بە دوورمان بگری یا رب العالمین یا ڕبی خوایە لە جەهەنەم بە دوور بین و بەهشتی بەرینمان بە نصیب بکەی یا رب العالمین یا ڕبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەم دوعانەمان لێ وەربگرە یا ڕبی خوایە ئەم دوعانەمان لێ وەربگرە یا ڕبی خوایە ئەمە ئەم دوعانە بەرزەکەنەوە بۆ لای تۆ یا ڕبی خوایە وەکو چۆن ئەمرت پێ کردوین و داوات لێ کردوین ئێمە داوا بکەین ئەوە بەرزمان کردەوە خوایە و چاوەڕوانی وەڵامی تۆین و وعدەکەی خۆتمان بۆ بەجێ بێنی یا ڕبی خوایە وەڵامی دوعاکانمان بیتەوە یا ڕبی خوایە وەڵامی دوعاکانمان بیتەوە آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون